ئێمە زاکیرەمان بە قووەتە و هەموو ڕووداوەکانی ڕابردووشمان لەبیرە. لەبیرمانە کە لە ساڵی 1975 جەنابی بارزانی نەمر خۆی و شۆڕشەکەشی کردە قوربانی کەرکووک. ئێمە بیرمانە کە جەنابی بارزانی نەمر ئامادە نەبوو ڕۆژێک لە ڕۆژان بستێکی خاکی کوردستانیش ڕێگە بداتە دەستی دوژمن. ئێمە بیرمانە کە چۆن بەلێشا و شەهید و قارەمانی ئەم وڵاتە بەرگریان لە خاکی ئەم وڵاتە کرد و خوێنیان بۆ ئەم وڵاتە ڕژاند. ئێمە خۆشکە بران، ئێمە هەموو سەرکەوتنەکان و ئەو زڵم و ستەمەی کە بەسەر ملەتەکەمان هاتووە لە بیرمانە، نەک ساڵی 75 ئێمە ساڵە 60ەکانیشمان لەبیرە. خۆشکە بران، ئێمە 16 ئۆکتۆبەریشمان لەبیرە کە چۆن کوردستان فرۆشە. ئێمە بیرمانە کە چۆن خیانەت لە کەرکووک و لە پێشمەرگە و لە کوردستان کرا و کەرکووکیان دایە دەستی داگیرکەر. ئێمە بیرمانە کاتێک ئەوان سازشیان دەکرد چۆن پێشمەرگە قارەمانەکانی ئێوە لە پردێ تاک و سەحێلا بەرگریان لە وڵاتە دەکرد. خۆشکە بران، بە قیڕاندن و بە هاوارکردن لەم نەمێژوو دەشێوێندرێ، نەڕاستیەکان دادەپۆشرێن و نە ئەو خیانەتە گەورەیەش لە بیر ئێمە دەچێتەوە. من پێشتر گوتومە تەواقوعمان نەدەکرد کەرکووک بگیرێ، ڕاستە و زۆر خەڵکی تر هەبووە دەڵێن ئێوە تەواقوعتان نەدەکرد، سیاسەت بە تەواقوعات ناکرێ، ئەوەش ڕاستە. بەڵام ئەوەی پێم خۆشە لە خزمەتی ئێوەی خۆشەویستدا بڵێم، ئێمە بۆیە تەواقوعمان نەدەکرد کەرکووک داگیر بکرێ، چونکە تەواقوعمان نەدەکرد ئێستا لە کوردستان خەڵکێک هەبێ بتوانێ خیانەت بکات. ڕۆی قسەی ئێمە تەنیا و تەنیا لە خیانەتکاران و لە خاکفرۆشانە. ڕێزمان بە هەموو ئەو تێکۆشارانە هەیە کە بەرگریان کرد لە کەرکووک و لە هەموو بەشەکانی تری کوردستان. ڕێزمان بۆ هەموو حزب و لایەنێک هەیە کە لە خەباتی ڕزگاری خوازی خۆیاندا، لە خەباتی خزمەتکردن بە گەلە خۆشەویستەکەیاندا بەردەوام بوون. ئێمە باسی هیچ لایەنێک و قەوارەیەکی سیاسی ناکەین، تەنیا و تەنیا باسی ئەو کەسانە دەکەین کە کاتێک باسی خیانەت دەکەن پێی پەس دەبن، کاتێک باسی 16 ئۆکتۆبەر دەکەن ئەوان دەنە سەر خەت و وەڵام دەدەنەوە.